لە هەڵبژارنی ئەمجارەدا چەند دەنگ کورسیەک مسۆگار دەکات. با بەیەکەوە زەرب و تەقسیمێک بکەین و بزانین پارتی و یەکێتی بەیەکەوە چەند کورسی بەدەست دەهێنن. ئەمڕۆ ئیتر ڕۆژە گرنگەکەیە 20 تشرینی یەکەمە و وادەی دەنگدانی هاوڵاتیانە و دەنگدانی گشتی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. بێگومان دوای بانگەشەیەکی زۆری حیزب و لایەنەکانی هەرێم ئەمڕۆ چارەنووسیان یەکلای دەبێتەوە و بەشداریکردنی خەڵکی کوردستان دەری دەخات کە هەر کامیان چەندە لایەنگریان هەیە و چەند کورسیش بەدەست دەهێنن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سەرەتای ئەمڕۆوە چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و پرۆسەکە تا ئێستاش بەردەوامە. تیوار نوێترین زانیاریەکان سەبارەت بە دەنگدان بۆ ئێوە دەگوازێتەوە، بەڵام با پێکەوە سەرنجێک بخەینە سەر ڕێژەی دەنگدان و بزانین کە چەند دەنگی هاوڵاتیان کورسیەک بۆ لایەنەکان مسۆگەر دەکات. بێگومان هەڵبژاردن پرۆسەیەکی هەستیار و گرنگە و چارەنووسی خەڵک و وڵات یەکلای دەکاتەوە. بۆ یەکلایکردنەوەی دۆخ و ئاراستەکەش دەنگی زۆر پێویستە و لێرەدا بۆتان باسەکەین کە بۆ بەدەستهێنانی کورسیەک چەند دەنگی ئێوە پێویستە. با هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ساڵی 2021 بەڕێوەچوو بکەینە نمونە. ئەگەر هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم واتە یەکێتی و پارتی بتوانن بەقەد ئەو هەڵبژارنە دەنگ بەدەستپێنن، ئەوە ڕێژە و ژمارەی کورسیەکان بەم شێوەیە دەبن. ئەگەر لە 140 دەنگدەران بچنە سەر سندوقەکان و دەنگ بدەن، ئەوە دەکرێت 69 کورسی بەدەستپێنن. بەڵام ئەگەر لە 150 خەڵک بچن چی؟ ئەو کات بە پێی ڕێژەی دەنگدەران 54 کورسی بەدەست دەهێنن. ئەگەر لە 160 خەڵک دەنگ بدەن 46 کورسی بەدەست دەهێنن. لەوانەیە پێتان سیر بێت، بەڵام هەرچی دەنگدەران زیاتر بچن و دەنگی زیاتر بدرێت، کورسیەکان زیاتر دابش دەکرێن و کێبڕکێکە گەرمتر دەبێت. وای دابنێن لە 170 خەڵک دەنگ بدەن، ئەو کات یەکێتی و پارتی پێکەوە 40 کورسی مسۆگەر دەکەن. هەروەها لە 180 خەڵکیش بچن و دەنگ بدەن تەنها 33 کورسی بەدەست دەهێنن. کەوا بوو هەرچی خەڵکی هەرێمی کوردستان زیاتر بچنە سەر سندوقەکان و دەنگ بدەن، کورسیەکان زیاتر دابش دەکرێن و بەدەستهێنانیشیان سەختتر دەبێت. بۆیە بەدەستهێنانی کورسی بەو شێوەیە ئاسانیش نییە کە هاوڵاتیان بیری لێ دەکەنەوە. هەر چۆنێک بێت ئەمڕۆ دەنگدانی گشتی و خەڵکی هەرێمی کوردستان چارەنووسی پەرلەمان و حکوومەتی داهاتوو دیاری دەکەن.